ئەمشەو لەگەڵ پسپۆڕێکی پۆلیسی کوردی دیاسپۆرانیشین دەمەوێت لەوە تێبگەم کە بۆچی سوتاندنی قورئان ڕێگەی پێدەدرێ و کەی پۆلیسی ئەوروپا ڕێگەی لێدەگرێ. کێ لە سامان حەسەن باشتر دەزانێت وەڵامی و پرسیارە و زۆر پرسیاری دیکەمان بداتەوە لەسەر مژاری سوتاندنی قورئان لە سوێد دۆڕاندنی قورئان لە هۆڵندا و ئەو شەپۆلینا ڕزایەتی کە ئێستا هەیە و ئەو ڕخنانی کە دەگیرێن لە پۆلیسی ئەوروپی هەروە لە حکوومەتەکانی ئەوروپا. سامان حەسەن هێشتاش لە خزمەتدا لە سوێد لە نێو پۆلیسی هۆڵندیدا ئەفسەرێکی پلە باڵە. ئەم شەو وەکو کەسێک وەکو گوتەبێژی پۆلیس قسەمان بۆ ناکە بەڵکو وەکو شارەزایەکی سیستەمی پۆلیس و سیستەمی ئەمنی ئەوروپی قسە دەکا بە حکمیەوەی کە لە بەریتانیاش لە هەمان بواردا خوێند و یەتی جگە لە هۆڵندا. کاک سامان دەمێ بزانم بۆچی لە وڵاتێکی وەکو هۆڵندا بۆ نمونە یا لە وڵاتێکی وەکو سوێد ڕێگە دەدرێ خۆپشاندانی وا دژی ئیسلام بکرێن و تیاندا قورئان بسووتێندرێت. دەبینین هەمیشە پۆلیس لە دەوروبەری ئەو کەسانەیە کە ئەو کارانە دەکەن بەڵام پۆلیس ناچێ بیانگرێ ناچێ تەدەخل بکە. هۆی چییە؟ باڵێ کاکە من شەو باش بۆ جەناب و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی ڕوودا و لە ڕاستی ئەم پرسیارەی جەنابێکی پەیوەندی بە پێڕۆکردنی یاسا هەیە لە ئەوروپا. ئەگەر سێری هۆڵندا بکەین بۆ نمونە یاسای خۆپیشاندان هەیە و یاسای دەربڕینی مافی ئازادی دەربڕینی ماف کە لە 1970ەوە ئەم یاسایە نووسراوەتەوە. لەو یاسایە فەقرەیەکەیە کە بڵێن یاسای ژمارە 9 پێڵێن دەوێت ڕێگە کردراوە بە هەموو تاکێکی هۆڵندی کە مافیەوەی هەیە خۆی ڕێبخا مافیەوەی هەیە سندیکای هەبێ مافیەوەی خۆپیشاندان بکات و پۆلیسیش لەم ئەنجامدانی مافی هاوڵاتیەیە تەنیا کاری ئەوەیە کە پارێزگاری لێ بکات لەبەرەوەی بڕیار لە لای پۆلیس نییە کە کەی و لەکوێ و کێ خۆپیشاندان دەکات. بۆیە لەم حاڵەتانەیە لە سوید بێیان لە هۆڵندا پۆلیس تەنیا ئیشی ئەوەیە کە ئەو کەسی کە خۆپیشاندان دەکات بیپارێزێت لە توموتیژی. بەڵێ لە ڕۆتەردام نمونەیەکمان هەبوو شاری ڕۆتەردامی هۆڵندا کاک سامان لەوێ دیسان تونداژوەیەک وەکو لە راپۆرتەکەشدا باسمان کرد دەیویست قورئان بسووتێنێ گروپێک بەرامبەری ئەو هاتن کۆبوونەوە خۆپشاندانیان کرد دوایی پۆلیس بە بڵنگۆیەک بە خەڵکی گوتکتی ئەو کەسە دەستگیر کراوە. دەمێ بزانم چیرۆکی ئەمە چۆن بوو چۆن لەو حاڵەتەدا پۆلیس تەدەخلی کردنەی هێش کە قورئان بسووتێندرێ. بەڵێ کاکە من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە حەزەکەم یەکشت بۆ بینەرانە باسکەم بۆ جەنابیشت. ئەم ڕووداوی لە هۆڵندا ڕوویاوە تەنیا یەک کەسە ئەمە بۆ چەندین ساڵە خەریکی ئەم ئیشەیە و هەموو جارێک هەوڵەیە خەڵکی زۆر لە خۆی کۆ بکاتەوە بەڵام هەموو جارێک بە تەنیایەت یان یەک کەسی باڵێن لەگەڵایە. داواکردنی بڵێن مزاهرەیەک یا خۆپیشاندانێک لە هۆڵندا لە ڕووی یاساییەوە پێویستە بەوە نییە داوا لە هەست کەسێ بکەیت یان لە حکوومەت یان لە پۆلیس بکەیت بەڵام ئەبێ شارەوانی ئاگادار بکەیتەوە. شارەوانی یا بڵێن بە پارێزگار ئاگادار بکەیتەوانێک کە من نیازمەیە کارێکی لەم شێوەیە بکەم. لەو حاڵەتەیە پۆلیس تەنیا یەکشتی لەسەرە کە بە سەرۆکی شارەوانیە با بڵێن بە پارێزگار بڵێت ڕێگەی پێ بدە یان ڕێگەی پێمەدە ئەمەیان پەیوەندی بە پۆلیسەوە نیە بەس پۆلیس پێڵێ ئەگەر ڕێگەی پێ بدە یا پێ نەدەی چی ڕۆیات. بەڵام مافی بڕیاردان لەسەرەوەی کە ئەو کەسە بۆی هەیە ئایا قورئان بسووتێنێ یان خۆپیشاندان بکات لە لای خودی پارێزگارە. لەم حاڵەتی کە جەنابە باسەکەیت یاسایەک هەیە کە لە هۆڵندا ئیشی پێکرێت کە پارێزگار بۆ هەیە لە سێ حاڵەتە ڕێگری لە کەسێک بکات کە خۆپیشاندان بکات یان لە گروپێ بکات. یەکێک لەوانە ئەوەیە کە ئەگەر ئاسایش و ئەمنیەتی سەر جادە تێک بێ یەکێکیان لەوەیە کە ڕێگری ڕێگەوبانی هاتوچۆی هاوڵاتیان بکە. بۆیە لەم حاڵەتی ڕۆتەردام کە جەنابە باسیەکەیت پۆلیس سوودی لەو یاسایە وەرگرتووە لەسەر ئەمری بڵێنمە جەنابی پارێزگار کە ڕێگری لێ بکات لەبەرەوەی سووتاندنی قورئان لەو حاڵەتەیە هەم مەترسیە سووتانەکە خۆی مەترسیە و هەم ئەمن و ئاسایشی سەرجادەت لەو حاڵەتەیە پێکات. بۆیە ئەوەی کە لە ڕۆتەردام جەنابە باسیەکەی ڕێگری لەگیرە و بە هەمان شێوە تەمان ویست ئەم کابراویستی لە لاهای بیکات لە لاهای بە هەمان یاستا ڕێگریان لێکرد کە بۆی نەبێ بیسووتێنێ بەڵام لە حاڵەتی بڵێن دڕاندنی قورئانی پیرۆزە بە گوێرەی ئەم یاسای کە لە هۆڵندا ئیشی پێکرێت هیچ مەترسیەک نەبوو بۆ سەر تاکێک یان
هیچ کەسێک لەو حاڵەتەیە لەسەر جادە نییە کە بڵێن مەترسی هەیە بۆ ئاسایشی خەڵک بۆی ڕێگەی پێراوە. باشە ئەمە پارێزگار کە بڕیار دەدا، بەڵام لە چه حاڵەتێکدا پۆلیس تەدەخل دەکات، لە چه حاڵەتێکدا پۆلیس نایڵێ خۆپیشاندانێک لە وڵاتێکی ئەوروپی یان بە نمونەی هۆڵندی بڵین بەردەوام بێت. پۆلیس لە وڵاتانی ئەوروپا بەگشتی و لە هۆڵندا بە تایبەتی لە هیچ حاڵەتێکا بۆی نییە بڕیار لەوە با کە خۆپیشاندانێک بەردەوام نەبێت یا بەردەوام بێت لە یەک حاڵەتان نەبێت. لەو کاتێک کە خۆپیشاندانەکە بەردەوامە ئەگەر توموتیژی لێ ببێتەوە، توموتیژی بە مانای ئەوەی کە بۆ سەر شتومەک یان توموتیژی بۆ سەر تاک، جا ئەو تاکە ئەگەر ئەو کەسانە بن کە خۆپیشاندانەکەن یان لەوەی بەرامبەریان نابن، لەو حاڵەتانەیە پۆلیس بۆی هەیە کۆتایی بڵێن بە خۆپیشاندانەکە بێنێت. بەڵام بە شێوەیەکی گشتی پۆلیس تەنیا ئیشوکاری ئەوەیە کە ئەمنیەتی سەرجادە هی تاکوی هاوڵاتی و شتومەک بپارێزێت، بۆی لە هیچ حاڵەتێکا بڕیار لەلای ئەو نییە ئایا کەسێک بۆی هەبێ خۆپیشاندان کەیانی کات. باش کاک سامان لە ئەمڕۆ لە بەغدا ینی خۆپیشاندانێکی زۆر گەورە هەبوو بە بڕیاری سەدر موقتەدا سەدر، پێشتریش مۆڵەتی دابوو بە سوێد بە وڵاتانی دیکەش کە پەشیمان ببنەوە یان ئەوەی کە کردویانم ینی ببینن کە هەڵەیە لە نێو وڵاتانی موسڵماندا زۆر جاروا بیر دەکرێتەوە کە ئەو حکوومەتانەی لێرە هەن لە ئەوروپا پشتیوانی لەو جۆرە هەوڵانە دەکەن، پشتیوانی لە سوتاندنی قورئان دەکەن بۆ وەکو نمونە وەریگرین. تۆ بە باگراوندێکی بڵین مسلمان لە کۆمەلگایکی مسلمان و هاتووی لە کوردستان، پۆلیسی کوردم بینیوە لە سوێدیش و دەزانم هاوکارانت وەزیری ئێوە وەزیری ناوخۆی هۆڵندا ئێستا کووردە، خانمێکی کووردە. بەو باگراوندەوە بەڕاستی ئەوە هەیە لە ئەوروپا هاندانێک هەوڵدانێک هەیە حکوومەتەکان لە پشتوتاندنی قورئانەوە بن؟ بە هیچ جۆرێک شتیوانیە کاکێمە من ئەتوانم لێرەوە بە دڵنیاییەوە بە جەنات و بینەرانیش بڵێن کە وەکو کۆمەڵگەی هۆڵندی وەکو حکوومەتی هۆڵندی یان سیستەماتیکی شێوازی حکومڕانی لە وڵاتە هی پۆلیس بێ هی پارێزگار بێ بە هیچ شێوەیەک پشتیوانیە کە خەڵک پشتگیری ئەوە بکات کە یەکێک بێت قورئان سووتێنەیە بڵێن سوکایەتی بە ئاینی پیرۆزی هەز وڵاتیان هەز کۆمەڵگەیە بکات. بە تایبەتی ئەگەر سێری هۆڵندا بکەین لەم وڵاتی من تیاژیم 1 ملیۆن و نزیکی 200,000 مسلمان هەن کە وەکو هاوڵاتیەکی ئاسایی ئەم وڵاتە ژیان بەسەرەبەن مافی خۆپیشاندانیان هەیە. چەندین جار خۆپیشاندانی مسلمانان کراوە دژی هەندێک حیزبی ئەم وڵاتە، دژی هەندێک خەڵکی ئەم وڵاتە. بۆیە من ئەتوانم بە دڵنیایی پێ بڵێم کە هیچ کەسێک ئەم حاڵەتە پێخۆش نییە کە ڕوویاوە، بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ خەڵکی ئێمە یان خەڵکی وڵاتانی کە ئیسلام تیانی دەجێن لەوە تێبگەن کە یاسا لەم وڵاتە کە دانراوە لە وڵاتێکی سیستەماتیکی دیموکراتی بێ بەڕاستی یاساکە ئەبرێ بەڕێوە. یعنی ئەو کابرایی لە پارێزگاری بڵین شاری لاهایە ئەزانێت کە یەکێک لە بەندەکانی گرنگترین یاسای ئەم وڵاتە مافی بە هەموو تاکێکی هۆڵندیاوە کە بۆی هەیە خۆپیشاندان کە ئەگەر خۆپیشاندانەکە دڕاندنی کتێبێک بێت. لە لای تاکێکی هۆڵندی دڕاندنی کتێبێک سوکایەتی نییە بە کۆمەڵگەی هۆڵندی یان بە ئیسلامی یان بە تایبەتی ئەگەر کەسەکە بناسن ئەزان ئەم کەسە بیرۆکەی ڕادیکاڵی هەیە 5 ساڵە خەریکی ئەمەیە. لەبەرەوە من نەکرد بڕوان بەوە نییە لەوە زۆر دڵنیام کە لە وڵاتانی ئەوروپا پشتیوانیە حکوومەت لە پشتی ئەمانەوە بێ پێی خۆش بێیان. بۆیە من ئەزانم لە نزیکەوە ئاگام لەم وەضعی ئەمەی لاهایە کە پۆلیس چەند ڕۆژێک پێش ئەم ڕوودا و چەند ڕۆژێک دوای ئەوەش بە بەردەوام لەسەر خەتە لەگەڵ هەندێک مزگەوتی مسلمانانە، هەندێک لە جالی مسلمانانە لەوێ کە بەسەراحەت پێیان بڵێن ئیشی پۆلیسیە و پۆلیس بە هیچ شێوەیەک پشتگیری لەم ڕووداوانە ناکات. بەڵام واقعەکەشەوەیە خەڵکی بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و وڵاتانی مسلمانی زۆرتیاژی لە دوورەوە هەستیان برینار بووە کە یەک کەس ئەبینن لەسەر جادە سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلامیان قورئانەکات کە ئەمە شتێکی ناخۆشە. بەڵام ئەبێت لەوە شتێ بکەن کە ئەمە وڵاتێکی دیموکراتیە، ئەم وڵاتە لەسەر بنەمای یاسا دروست بووە و یاسای ئینتەرناسیۆناڵ بڵێن نێودەوڵەتی هەیە، یاسای ژمارە 11 ئومەمی ئەوروپا هەیە کە ڕێگەی بە هەموو تاکێکی ئەوروپیاوە
کە خۆپیشاندان کە لە سەرجادە بووی هەبێ ڕێی خۆی دەربڕێ بەرامبەر ئیسلام بەرامبەر دیانەتەکەی بەرامبەر حیزبێکی سیاسی بۆیە ئەو وەڵامەی کە ئەتوانم بە جەنابی بڵێم ئەم شتە دروست و ڕاست نییە کە حکوومەت یان پۆلیس ئەم جۆرە کارانی پێخۆش بێ. باش زۆر سپاس دەکەم سامان حەسەن لە هۆڵنداوە لەگەڵم.